ژینگە ئەرکێکە کە دەبێ هەموو کەس پێگیری پێ بکەوە دەبێ لە ماڵەوە دایک و باوکان زۆرکانی خۆیان پەروەردە بکەن کە چون دەبێ ژینگەی خۆیان بپارێزن و دەقوتابخانە دەبێ مامۆستاکان باوەکەڕە بن پێش پەروەردەی فێربوون و زمان و شتانە پێویستە پاراستنی ژینگە فێری قوتابیان بکەن. ئێمە هەمومان دەبێت ژینگە پارێز بین، دەبێت خۆمان ڕابین ژینگەی وڵاتی خۆمان بپارێزین. یەکەم لایەنیش کەوا دەست بە پارێزگاریکردن لە ژینگە بکاتن لە خێزانەکانە. دەبێت ئێمە هەمومان وەکو خێزانی گچکە ڕاستەی ڕۆڵەکانمان بکەین و خۆشمان پارێزگاری لە ژینگەی خۆمان بکەین. هەروەها لە قوتابخانەکان دەستی کارژێر قوتابخانەکان و مامۆستایان ئاراستی قوتابیەکانیان بکەن و ها پەروەردەیان بکەن کەوا ژینگە پارێزی ئەرکە و ئەخلاقە ژینگەی خۆت و ژینگەی ماڵەوە و خێزان و قوتابخانە و جادە و ڕێگەبانەکان ئەرکێکی پیرۆزە ئەبێت جێبەجێ بکەن. پاراستنی ژینگە بەڕاستی و ژینگەی بەکاردێن بۆ خۆمان مەسەڵەن لە بەکارهێنانی ژینگە جادەی ڕێگاوبانە ئەو بازاڕە هەمووی هەر بە خۆمان بەکاری دێنێ ڕۆژانە. ئەو ناشرینی و پیسی و خۆڵ و خۆش خاشاکە مەنزەرێکی ناشرین بە خۆت دەبەخشی، هەستێکی ناخۆشت دەبی کە هەستێکی زۆر خۆش دەبی کە دەبینی شوێنەکان پاک و خاوێنن.